گەلەریە یەکەمین گەلەریە لە مێژووی دروستبوونی هەڵەبجە، گەلەریە کە وێنەی هەموو پێکهاتەکانی هەڵەبجە و مێژووەکەی و شەهید و بریندارەکانی و کەسایەتەکان و هەموو لایەنە ڕۆشنبیرەکانی هەڵەبجەی تێدا بێ بەبێ جیاوازی و وەکو ناوەندێکی ڕۆشنبیری بەکاربێنێ بۆ کار و چالاکی ڕۆشنبیری بەبێ جیاوازی بۆ ناو خەڵکی هەڵەبجە و بۆ ڕۆشنبیران و بۆ میوانان و بۆ دەرەوە بۆ شوێنێکیش هەبێ لە هەڵەبجە بۆ ئەوەی ئەو وەفدانەی دێنە مۆنەمێن دەچنە سەر مەزاری شەهیدانیان بۆ کار و چالاکی هونەریان بۆ سەردان بۆ گەشت و گوزار دێنە هەڵەبجە شوێنەکە بێ کە چایەکی لێ بخۆنەوە گوێ لە مۆسیقایە بگرن قاوەی خۆنەوە ژوانێکی ئەدەبی و ڕۆشنبیری و مرۆڤانیان هەبێت. ڕاستیەکە ئەمە پرۆژێکی دوور و درێژە، من تقریبا 90 ساڵە بێ خەریکی ئەم کارانم و دوای ئەمەش ئەمەوە بڵێم کە بەنیازم سینەما بێنمە هەڵەبجە لەگەڵ چەند هاوڕێیەکمە ئەم کاری کە ئەمڕۆ ئێمە لێرە کردومانە بە ناوی شەهیدێکی کیمیابارانی هەڵەبجەیە جەلال عازەبانی، یەکێکە لە شاعرانی هەڵەبجە کە لە کیمیابارانی هەڵەبجە شەهید بۆ گۆڕیشینی. کۆنتترین وێنە ئەگەڕێتەوە بۆ سەدەیەک لەمەوە پێش تامەزرێنەرانی هەڵەبجەن و هەندێک وێنەی زۆری تایە ئەگەر دواتر تەختێتان کرد زۆربیان بەروارەکانی لەسەر نووسراوە لەگەڵ ناوی کەسەکان. هەڵەبجە مێژوویەکی دوور و درێژی هەیە و زۆر ڕوتی ڕۆشنبیری لە هەڵەبجە هەبووە، ناکرێت پارێزگایەک وەکو هەڵەبجە بەبێ گەلەری بێ. بە بڕای من ئەگەر هیچ شارێک لە دنیاوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەلەری نەبێت پێویستە هەڵەبجە گەلەری هەبێت. یعنی ئیتر 2022 ساڵی دامەزراندنێتی بەردەوامە بێت بە شەو بە ڕۆژ ڕۆژانە کراوە بێت و لابردنی نیە جارێکی تر. ئەگەر منیش نەبم خەڵکانێکی تریان ڕۆشنبیرانی هەڵەبجە سەرپەرشتیەکەن بەکارێن بۆ کار و چالاکی و کۆنسێرتی مۆسیقی تیا بێ، خولی مۆسیقی تیا بێ، پێشەنگای شێوەکاری تیا بێ و ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەشێک چەندین خەڵک لێرە کە ڕۆشنبیرانی هەڵەبجەن گفتوگۆکەین بۆی بزانین دوای ئەوە چۆن بەکاری بێنین. من هیچ کارێک بەبێ پرس و ڕاوێژە ڕۆشنبیرانی هەڵەبجە ناکەم بۆی کەمترین هەڵە بکەین و زۆرترین ئامانج پێچین. لێرە نزیکی 2000 وێنە هەیە و شوێنەکە بچووکە، من لێرە کرێچین با بڵێن ئەگەر بەڕێز پارێزگاری هەڵەبجە و لایەنە پەیوەندیدارەکان و دەوڵەمەندە هەڵەبجیانی کە هەن ئەگەر بینایکی گەورەترمان بۆ ئامادە بکەن ئەو کاتەی ئێمە ئەتوانین ئیشی جوانتر پێشکەش بکەین، چونکە بەڕاستی هەر ئەوەندە جێبێتەوە لەم بینایە.